ئەو خەڵکانی لە شوقەکانان لێکەنیشە جبوونەکانان لەگەڵ ئەوەی کە بوومەلەرزە ڕوویە یەکسەر چوونە دەروی ماڵەکانی خۆیان شوقەکان لە کاتێکاوی کە لە خانەوە بوون نەجوڵ هاوڕێشێنی خۆیان ئەمە پێ دوایە فعلەن مەترسی لەسەر شوقە هەیە یان لەسەر خانووش هەیە باڵە خانە بەرزەکان شوقەکان با بڵێن مەفرۆزە چکە بەڕاستی دوێکی حسایەکمان لا نیەکەینە هەموو حسابی بوومەلەرزەی بۆ کرابێ ئەگەر بە تەواوەتی حسابی بوومەلەرزەی بۆ کرابێ و تەنفیزیش کرابێ بۆ شێوەیە چکە زۆر جار بەس حسابەکە نییە و لەسەر خەریتە بێ مەفرۆزە بۆ شێوەیەش تەنفیز کرابێ و بە کەرەسەی تەواویش ئەگەرانە هەمووی تەواو بێت باڵە خانە بەرزەکان بەڕاستی مەترسی نییە و وەکو لێنەکەی تورکیا و سووریاژە بینیمان زۆربەی ئەوانەی کە کەوتبوون لە 5 قات و 4 قات بەرەو خواردتر بوو گەورەکان لە تەنیشتەوە بوو هیچی وا لێ نەهات بوو بەس ئەجوڵێ بتەکی دەجوڵێ تۆ باڵەخانەیەکی 30 قاتی بلوانێ 30 سانتیم بجوڵێ ئاوا لە بکە زۆر احتیادیە بە نسبەت ئێمەوە ئەوەنگە ڕێگە پێدراوە بەس نەفسیە ناخۆشە تۆ لە قاتی سێمی نیومەتریەی توە ڕووی بتەکیت ئەوانی تر کە 2 قات و 3 قات 4 قات بەڕێی من ئەوانە زیاتر مەترسی هەیە چکە زۆربەی ئەوانە کۆنەکانیش حساباتێکی بۆ نەکراوە و ئەو کەرەسەی کە پێشی دروست کراوە لەوانەیە بەسم زۆرە بە بلۆک بێ خشت بێ بەرد بێ بە هەیکەلی نەکراوە واتە بە پایە و جسر نەکراوە پایە و جسرەکە تەبان هینی زیاترە بەرگری بەرزۆ بوومەلەرزە زیاترە اینجا ئەوانەی بێتە سەرەوەی کە بڵێ کامیان سەلامەتترە شوقەکە تۆ بەسەراحەتەن لە دقاتی سێمیش بیفرە ناکەوی خۆڕاکەی واقعی حالیانی ئەوە ڕۆنیکەی تۆ لەسەر دۆر بۆ نمونە وای دانەمە خانوویەکەوانە ئەو بێزەبەت دەزۆ خانوویەکی دەبە بیستی احتیادی خۆمان ئەگەر ناو خانۆکەیان بەڵێ فریانەکە و ڕاوکە بەڵێ خۆی دوو لا هەیە نازانی احتیمال هەیە ئاواوە بۆ لەزەکە پاڵی پێوەنێ و احتیمال هەیە ئاواش پاڵی پێوەنێ بڵێ ئەو پێشەوەی تەمەن احتیمالی لابەلاشەیە بەس با بڵێن ئەو دوانە ئەبینی بەم ئیتیجاهانە ئەکسەرەتی خانۆکانمان کە دەبە بیستە مەدەیەوە بیستە ئەم دیوارە لەگەڵ دراوسەکەیە هەیەتی ئەو دیوارە هەیە لە ناوەوە زۆربەی زۆری مەسەمانەی کردو بە پەنجەرە لەوانەیە دوو دیواری بەس ئاوای هەبێ طبیعەتی دیزاینە معمارێکە وایە فلو حاڵتەیە بۆ ئەم ئیتیجاهەی زۆر بەهێزە واقعی حال بەڵام بۆ ئەم ئیتیجاهە ئاواوە زەعیفە تەنها ئەو دیوارەی هەیە ئەو دوو دیوارەیە ئەوە لا قاڵدرمەکە کە بەرگری ئەم هێزە بکە ئەوە زۆر کەمە و زەعیفە و لەوانەی دەربەنی خانیشە ئەکسەرەتی خانەکان کە بینیمان ئەم ڕۆی تەقیب و یا ڕووخاوە چکە زەعیفە لای مەدخەلەکەوێتی و بیلەخەز ئاواش هیچ هەڵ ناگرێ دیوار کە هێز و ئەمانە هەڵەگرێ بەم شێوەیە مەسەن ئەمە دیوارەکەی ئاوە زۆر زەعیفە جەڵ ناگرێت یەکسەر ئەکەوێ یا ئەشێ بەڵام بەم ئیتیجاها چاولێ زۆر بە قووەتە هێزێکی زۆر هەڵەگرێ بەم ئیتیجاهە درێژیان فبۆیە ئەڵێ مەسەن ئەویان بۆ ئەم ئیتیجاهە بەهێزە ئەوانەش بۆ ئەم ئیتیجاهە بەهێزە خانۆکە کە دروستێکە قەدری امکان لەگەڵ معمارەکەیان ڕەبکێ کە بە هەردوو لایە دیواری هەبێ کڕۆس بە هەردوو لایە دیواری باشی هەبێ اینجا لە حاڵتێکا کە خەریب و بوومەلەرزەوەمانە ڕووبە تاون چیتە شوێنێکەوە کە ئەگەر لە حاڵتێکا شکا سەقفەکەی یا ڕووخا یا شتێ بوو هین نەبێت تۆ زەرمەنگ نەبی ئەگە فریان نەکەوتی بچیتە دەرەوە فلێرەیە لەوانەیە بڵێ مەسەرەن ژێر قاڵدنەکان لەوانەیە شوێنێکی سەلامەت بێ ئەو سوچانە شوێنێکی سەلامەت بێ چونکە ئەگەر بشکێ نادرە زۆر نادرە مەسەرەن سەقفەکە بەم شکڵە بشکێ لەوانەیە مەسەرەن ئەم دیوارە بڕوخێ و سەقفەکە ئاوای لێ بێ زۆربەی سەقفیش لای لێ بۆ مەگەر تۆ ئەگەر فرای ژێر قاڵدنەوە و ژێر شوێنێکی بچووک نەکەوتی کە ترسی ئەوەی نەبێ بەسەر تا بڕوخێ لەم شوێنانەیە تۆزە هەر باشترە مقارنەتەن بەین بە ئەگەر وەکوتم ئەگەر فریانەکە تۆم باشتری شتەوەی دەبێتە خانوویەکە خانوو چواردەوری چۆڵ بێ باشە یان خانوو لە تەنیشتەوە وڵا فەرق بۆ هەردووچارەوەگە فەرق ناکات چونکە زۆر جارەگە تۆ تەنیشتی خانوویەکی تر بێ ئەم خانوو ئاوا جوڵە و خانوو ئاوا جوڵە لەوانەیە وەکو ئاوا چقڵە بەرێکتریکەون ئەوەش خراپە لەو حاڵتەیە چۆڵ بێ باشترە وەکو لەوەی لە خانووتری لە تیشتۆوێ و بە عەکسی شێوەوانێت تەمان بە حکمەوەی ئەم خانووە وەکو یەک وەحدەیش بکە لەگەر هەمووی بەلایەک هەبڕوا یەک ئەوی تر بە قوت بکە نازانێت بیزەبت شوقە و خانووەکانی کوردستان حسابی بوومەلەرزەیان بۆ کراوە لە کاتی تەئسیسکردن و دروستکردنەکەیە بۆ نمونەی سەر بەڕێزت یەکێکی لە مهندسە شارەزاکان ئایا خەڵک
حسابی لە کاتی ئیشکردنەکە ئەو ئەندازیارنی کە سەرپەرشتیشەکانەکەن نووسینگەکان حسابی ماکەن ئەیکەن بە مەرج خۆ لە نووسراوێک لە محافظەوە هات چە ساڵ لەنەوە پێش وتیان کابێ سلێمانی با بڵێن بە زۆنی سێ احتیبارکیان زێردەکەی کە حساباتی دیزاینەوە شتانەیە بۆ پۆی سێ دابنێ بە ڕێختەر و مختەرانە قیاز ناکرێت بەو زۆنانە بەو مەنطقانە حساب بکرێت اینجا تا چەند با بڵێن نووسینگەکانمان پەیوەستن بەوە بەڕاستی چی حسابێکمان لا نییە نازانین چکار نە بەلەدیە نە شارەوانی حسایی کردووە نە مستەسبێر دایرەی ئەوە بەرێنان ئەوەی حسایەکە کەس ئەو حسای ناکە بزانین ئەوە پەیڕەوی کراوەیانە فچیە بە ئێمە کە لێمانە پرسن وەک چۆن لەسەر لەم نەپرسی ئەڵێن بۆ عیمارەکان مەفروزە کرابێ بەس هیچ حسایەک لا نییە بزانم هەمووی وایەوانە هەنێکمان بۆیەت بۆی کا چێژی بکەینەوە بۆ بەرهێنان داواکە ئێستا ئەو عیمارانەی کە بەرزن کردوێتی بە ئیجباری نووسینگەیە دیزاینەکەیەکە نووسینگەیەک چێژێکاتەوە فمثلا ئەوانەی کە هاتوو بۆ لای من بۆ چێکردنەوە هەموویان کردویانە حساباتیان کردووە ئیتر وەختە چمە لە حەزێکمانە بێ لەسەر هێدێن و ئەوەی ئێمەش دیزاینمان کردوێ هەر عینەشت بە هەمان شێوە کردومانە بەس مشکلەکە لەو لە خانوو احتیاجەکانە یان لەوانەی کە با بڵێ لە دقات کەمترە فعلا بەجارێ خەیتە ئەبینی عیمارەیەکی ئەم تیجارانی کە لەسەر جادە عامەکانی کرد 6 7 8 9 قاتە یعنی هەستی پێکە یەکسەر بێەوەی تۆ چێکی بکەیتەوە کە ئەمە دیزانی ئەوەی بۆ نەکراوە ئەومان هەیە لە کوردستان هەیەڕەوەڵا زۆر هەموو جارێکەڵێم ناوێ خەڵکوتە سەر بەڵاوڵێ بەداخۆ بەڕاستی زۆرە ئیمارانەی کە لەسەر جیادە ڕێیسەکانە کرێت سێ قاتەوە بۆ دەقات و ئەمانە یاخوا بەو دەرەجێ حوت لە دەیا چوار و حوت لە دەیا ڕوونەیە ئەجناس زەرمەنگە بێ زەرەرێکی تەواو باشە ئەگەر ئێستا تۆ پێشنیازەکەی بۆ حکوومەت کە لیژنێکی پسپۆڕی و ئێوە بچن بگەڕێن بزانن چەند مەشروع چەند بینا چەند باڵەخانە چەند خانوو حسابی بوون لە زیبۆ نکراوە ینی مەفروض نیە حکوومەت لەم کاتانە پێش شتەکە ڕووباوە نیە خۆ دواتر ژیانی ئینسان هەموو گرنگترە ئەوە پێشنیارێکی زۆر زۆر بەجێیە ڕاستەکەی چەند جارێکی شێبە کردومانە بەس تەمەن تێچووی ئەوێت چکە چێ ئەوە بکە بێ نووسینگە ئەندازیار ڕێپێدراوەکان کە ئەو ئیشە ئەزانن بچن ئەو چێکردنەوەیە بکەن شارانی خۆی بە تەنیا با بڵێن ئەو ئیمکانیەتی نییە ئەوە بکات چکە زۆرە عیمارەکان بەس ئەتوانێت بەڕاستیەوە زۆر زۆر باشە بە ئەو بینا کۆنانەی کە لەو پێشکراوە ئەحسایە بکرێت چێک بکرێتەوە بزانێ ئایا تا چەند پەیوەستە بە بەرگری بوومە لەرزەوە ئەگەر ناخود بە کابرا ناڵی تێکی بە وەرە حەلەکەی بۆ دەزەرەوە چۆن تەقویەی بکا بۆی کا بەرگەی بگرێت و ئەشکرێت ئێستا مەوادی تەقویە و بەهێزکردنی بینا زۆر زۆرە مشکلەکە لە بچووکەکانە لە خانوو احتیاجەکانەیە کە خانوو احتیاجات چی لێ ئەەکەی بەسراحەتەن دیوارە تازە کراوە ماڵ و حاڵێڵە وەکو لێریا کە بشارمانە بەس ئەگەر لە بیدایەتا بێ بۆ دروستکردن بۆ خانووی تازە ئێمە اقتراحێوان کرد وەختی خۆی پاش ملەزەکەی دەربەنی خان نازان تا چەند بەلەدیە بەڕاستی چکە فعلی نابینین اقتراح شتێکمان کرد کە زۆر حەلی ئەو مشکلەیە کە عەلە الئەقەل ناڕوخێ زیانی بە شەریتیان نابێ درزەبات لە درزبوون هەندەسەیە شتێکی احتیاجیە مەسەلەن من اقتراحی ئەوم کرد کە ئەمانە ئەم ڕوکنانە هەمووی وەکو پایی لێبێ وەکو پایی لێبێ ناوەکە ناوی پایە نییە بەڵام ئێمە با بڵێن ڕەباتە بەستنەوەی چۆن جسی ڕەباتەیە لەسەرەوە هەموو سەقفەکە ئەوە پایە بڵێ وەکو ئەوە بەڵام فعلیەن ئیشی پایە ناکە بەس ئیشی ئەوەکە بەڵێ یعنی قورسایەکی زۆر هەڵگرێ بەس 20 بە 20ەکە خۆی ئەمە لێرە ئالەم سوچانەیە مەسەلەن ئەوە دابنرێت بۆ هەموو دیوارەکان فەیتر ئەمە ئەیبەستێتەوە وەکو چۆن لێرە ئێستا ئەگەر بەبێ ئەو شتانە بێ تەبێت کە درزەبە ئاوا بە تۆچی ئاوای بەستیتەوە چاو لێ پشتێنەیەکی بۆکەی ئەمە ڕەباتە ئوفقەکانە کە یا ئەساسەکەی ئەوش سەقفەکەی ئێدە ئەوانە چی بۆ بکە ئەوە 20 بە 20 بەخێنە لەو حاڵتێ نایڵێ ئەمە زۆر بکرێتەوە بشکێ حەسێکە ئەیگریاوە زۆر ئاسان یعنی تۆ بۆچی با بڵێن 6 بۆ 10 دەفتەر لە خانوویەکە سەرفەکە وەڵای هەموو 20 وەرقەی زیادەی ناوێ ئەلەو سوچانەیە بڵێ بیچ کاپایە شەنیە بە پایە دروستکار لە پێشەکی بڵێن پایە هەڵسێرێ با دیوارەکەی لێ بکە 20 سانتی بەجێ بێڵە ئەم دیوارە بکە 20 سانتی بەجێ بێڵە دوای تەوە شیشی تێکراوێ و پڕی بکەرەوە ئەوەی کە بە چاوەی بینی ئەوەی کە لە مهندسەکانی ڕەفیقتەوە ئەوەی کە بە تەجربەکەی خۆت کۆت کردوتەوە
ڕۆژە سەکەنیەکان خانووەکان بە گشتی لە سایە چەندی تەسەورت وایە بە تەجربەی خۆت نەگەوەی ئەحسایی کرابێ لە سا چەندی حسابی بوومەلەرزی بۆ کراوە ئەم بەرزانە بە تەقدیری من ئەم تازانەی کە بەڵێن پاشەوەی کە سە دیزاینەکان هاتە دەست خۆمان تەبەن دیزاینە کۆنەکان زۆران بەڕاستی بە مواصفات و بەهینی تووچیا لە تووشەوە کرا بە هەنێکی لە بابڵێ لە ئیمارات و ئەمانەوە بەس ئێستا زۆربەی زۆری ئەو تەساڵمانە برادرانی خۆمانێکن نووسینگانی خۆمانێکن و هەمووشیان حسابی بوومەلەرزە ئەمانەی بۆ کردی جا تا چ دەرەجەیەکی معەیەن ئەوە ئەکەوێتەوە سەر بڵێن موسەمیمەکە فزۆربەی زۆری ئەمانەی خۆمان ئێستا توانم لە سەی نۆی بووی کراوە ئەی خانۆکان هیچ شەرمجەرد وەکو حساباتی کۆن ڕۆشت و کابرا دوو قات سێ قات لەسەرم بلۆکە بێمانایە کات بەبێ هیچ شتێک اینجا لەگەڵەوەشە هاتووە بە میعمارەکە تەمەن معمارەکەش بۆیەکە ئەمەی هەمووی بەتاڵە هۆڵ و ئیستیقبال و نازانم چی و چییە یەک دوو دیواری لابەلایە دوو دیوارە تەحموڵ ناکە